جا با بزانین بۆچی فیلم ئەوەندە گرینگە. فیلم کاریگەریەکی زۆر بەتینی هەیە لەسەر مرۆڤ و لەسەر کۆمەڵگا، چی ناوچەیی و چی جیهانی. جگە لە تامچێژی و کاریگەری دەرونی و پەروەردەگاری، لە ڕاستیە فیلم هاندەرە بۆ مرۆڤ بۆی بتوانێت بە شێوەیەکی ئاسوودەتر و تامچێژیتر بژێت. جگە لەمانەش فیلم بۆ داهاتی ئابووری زۆر گرینگن. با نمونەیەک بێنینەوە، لە 2019 تەنها لە باکووری ئەمریکا داهاتی بۆکسۆفیسی فیلم لە 11 ملیارد دۆلار بەسەرەوە بووە. 11 ملیارد دۆلار تەنها لە بۆکسۆفیسی فیلم. ئەمە بۆ نمونە فیلمی ئەڤێنجەرز ئێند گەیم بە تەنها نزیکەی 3 ملیارد بۆکسۆفیس. ئەمانە دەیسەڵمێنێت کەوا خاڵی سەرەکی فیلم بازارە، واتە بینەر بێ فیلم بوونی نییە و فیلمیش بەبێ بینەر بوونی نییە و بە تایبەت فیلم بەبێ بینەر بوونی نییە. بەڵێ ڕەنگە هەندێک کەس هەیە بڵێن فیلمکاری هونەریە، بەڵام من دەڵێم فیلمکاری هونەر و بازرگانیە. ئەم خاڵە زۆر بەوردی باز دەکەم. ئەم خاڵە زۆر گرینگە کەوا سەرنج بخەمە سەری، چونکە ئەمە ناتوانین تەنها بڵێن فیلم هونەرە. هەروەها لە 1996 لە یادمە کە سەمینارێکم گێڕا لە هەولێر باسم کرد، فیلم هونەر و بازرگانیە. جا ئەگەر بینەر ئەوەندە گرینگە بۆ فیلم، با بزانین چۆن بینەر پەیدا بکەین، چۆن بتوانین بینەر ڕابکێشین بۆ فیلمەکانمان. با نمونە بڵین فیلم وەکو ترومبێلێکە یان خانوویەک، بێگومان کڕیار دەیەوێت بزانێت هەندێک زانیاری هەبێت لەسەر شێوەی دروستکردنی، بەڵام لە ڕاستیە ئەوەی کەوا دەبێتە دڵگیری ئەو کڕیارە و دەبێتە هۆی ئەوەی کەوا ئەو کڕیارە بڕوە بۆ ترومبێلە زیاتر دەگەڕێتەوە سەر مۆدیلەکە و ڕەنگەکەی. بە هەمان شێوەش فرۆشتنی هەموو شتێکی تر دەبێتە هۆی دڵگیری کڕیار. لە فیلمیش ئەم بوارە خاڵی سەرەکیە، سەرنجڕاکێشانی سەرەکی بۆ بینەر، ئەوش دەگەڕێتەوە سەر پاڵەوان و پرۆتاگۆنیستی ئەو فیلمە. بۆیە باسەکەمان بە ناونیشانی پاڵەوان و پرۆتاگۆنیست و هەروەها بەسەرهات لە فیلم. نێلسن مەندێلا کە زۆربەی زۆرتان ناوتان بیستووە و بۆ ماوەی 29 ساڵ لە دوورگەی ڕۆبین ئایلەند بەندی تەنیایی بەخۆیەوە بینی، لە پەرتووکی هەنگاوی دوور و درێژ بۆ ئازادی لۆنگ وۆک تو فریدەم باز لەوە دەکاتن کە بۆ نزیکەی 7 ساڵ بەردەوام مانگرتنی دەکرد لەناو بەندینخانەکە، تاکو دەسەڵاتدارانی بەندینخانەکە پرۆجێکتەری سینەمایی بۆ بێنن لە ناو سینەماکەیە فیلم نیشان بدەن و بە تایبەت داواکاری ئەو فیلمەکانی سۆفیا لۆرێن بوو. سۆفیا لۆرێنی ئەکتەری نازداری ئیتالی کە لە ساڵەکانی 1967 ئەستێرەیەکی زۆر بەرز بوو. ئایا بۆچی نێلسن مەندێلا نەیوت عاشقە بە پاڵەوانی فیلمەکان کە سۆفیا لۆرێن ڕۆڵی تێدا دەبینێت؟ پاڵەوانی فیلۆمێنە یان باربەرە یان مەریسا یان ئاننا، کەچی ئەڵێ فیلمەکانی سۆفیا لۆرێن. دیارە مەندێلا زیاتر کاریگەر بوو بە ئەکتەری فیلمەکە وەک لە پاڵەوانی فیلمەکان، بەو ئەکتەرەی کە ڕۆڵی سەرەکی دەبینێت لە فیلمەکە. جیاوازی چییە لە نێوان ئەکتەری سەرەکی فیلم و پاڵەوانی فیلم؟ پێشەکی پرسیار لە خۆمان بکەین، فیلم چییە؟ باز لە فیلمی فیکشن دەکەین، تکایە چونکە فیلمی دۆکومنتەری جیاوازە. فیلمی فیکشن کە بە کوردی دەتوانین بڵێین فیلمی داستانی. فیلمی فیکشن
چیرۆکبێژیە بە وێنەی جوڵاو و تێکەڵچێش لەگەڵ دەنگ. چیرۆکی پاڵەوانە، واتە پاڵەوان فیلمە، واتە پاڵەوان گرنگترین برگەی فیلمە. بە هەمان شێوەی کەوا چیرۆکی بێ پاڵەوان نابێت، فیلمیش بێ پاڵەوان نابێت. بۆیە سەرەتا باش دەکەین پێناسی پاڵەوان بکەین. پاڵەوان بەنگزی پێی دەوترێت کارەکتەر، واتە کەسایەتی سەرەکیە لە چیرۆک. لە فیلم پاڵەوان کەسایەتی سەرەکیە و ڕووداوەکانی ناو بەسەرهاتی چیرۆک گشتیان پەیوەندیان بە کارەکتەرەوە هەیە، بە کارەکتەری سەرەکیەوە، بە پاڵەوانەوە. پاڵەوانە کاریگەری هەیە لە گۆڕانکاری و نارەتیڤی چیرۆک و ئاشنابوونی بینەر بە سەرهاتەکان، و هەر پاڵەوانیشە کە دەبێتە هۆی سەرنجڕاکێشان و تامچێژی خوێنەر لە ڕۆمان و بینەر لە فلم. جا با بزانین ئایا پاڵەوان چۆن پەیدا بوو. تھێسپیس، هۆنراوەبێژی گریکەکان لە 500 ساڵی پێش بە زایێن، یەکەم کەسایەتی بە یەکەم کارەکتەر دەژمێردرێت و ئەریستۆتەل دەڵێت کەوا پێش بە تھێسپیس تراجیدیاکان گشتی کۆرالی بوون. بەڵام کارەکتەر زیاتر لە سەردەمی ئێسکیلۆک و سۆفۆکلێ و یۆروبیتس پەرەیان سەند و کەسایەتی سەرەکی پاڵەوان لەدایک بوو لە تراجیدیاکانی گریکی کۆن. یاخود دەتوانین بڵێن بەهۆی ئەم پاڵەوانانەوە شانۆگەریەکان لەدایک بوون، واتە شانۆگەریەکان نووسرانەوە بۆ پاڵەوانەکان. ناسراوترین لەو پاڵەوانانە ڕەنگە ئێوەش ناوتان بیست بێت ئۆتیپوس ڕێکس. ئۆتیپوس کارەکتەری سەرەکی شانۆگەری ئۆتیپوس، پاشای ئۆتیپوسە کە سۆفۆکلیس نووسیەوە. لێرەدا ئۆتیپوس بێگومان تاکە کارەکتەر نییە، بەڵام کارەکتەری سەرەکیە. تکایە با باش لە یەکتری تێبگەین، باز لە ئەکتەر ناکەین، باز لە کارەکتەری سەرەکی ناو چیرۆک دەکەین. واتە تاکە پاڵەوانە و گشتی ڕووداوەکان بەهۆی ئەوەوە بەسەرهاتی چیرۆکەکە دروست دەکەن. واتە کارەکتەر و پاڵەوان سەرەتا لە شانۆگەریەکانەوە پەیدا دەبن. مەبەستمان لە پاڵەوانی زانستیە، ئەوانەی بەنووسراو بە شێوەیەکی ڕەنگین لەلایەن نووسەرەوە هەڵسەنگاندراوە. مەبەستمان لەوە نییە لە مەتەڵ و لە بوارەکانی ترە کە ئەوانش هەر لە دوای گریکەکانەوە زیاتر پەیدا دەبن. بەڵام لە شانۆگەریەوە دەگوازینەوە بۆ ڕۆمان. دوا بەدوای گریکەکان لە زۆربەی کەڵتورەکان کارەکتەر و پاڵەوان زیاتر و زیاتر پەیدا دەبن، لە نووسراوی شانۆ، لە مەتەڵبێژی، لە نووسینەوەی چیرۆک، تاکو دەگاتە ڕۆمان. لەوانە شانۆگەریەکانی شێکسپیر ببورن. شانۆگەریەکانی شێکسپیر، هاملێت کارەکتەرێکی زۆر بەرزە، جیهانیە، هەمومان هاملێتمان بیستووە یان زۆربەمان. ڕۆمیۆ و جولیێت بە هەمان شێوە ئێمە لە ناو کووردا هەمانە، کاوەی ئاسنگەر یا خومەموزین، ئەمانش کارەکتەری بەرزی کوردن لە کوردستان. ئەمانە پاڵەوانی سەرەکی چیرۆکەکان بوونەوە، بەهۆی ئەوانەوە گشتی بەسەرهاتەکان نووسراونەتەوە بۆ گێڕانەوەی چیرۆکی ئەو پاڵەوانانە. هەروەها لە سەردەمی ئێستاشدا گرنگی و بایەخی پاڵەوان بە هەمان شێوە بەردەوامە لە بینین ڕۆڵی سەرەکی چیرۆکەکان، و گەلێکیش زیاتر جێی خۆی کردوتەوە لە ناو کۆمەلگا، بەتایبەت بەهۆی ڕۆمانەوە. لەو پاڵەوانانە کە دووبارە جیهانین ناویان بیستراون کە لە ڕۆمانەوە پەیدا بوونە فرانکستاین، شێرلۆک هۆلمز، دۆن کیشۆت، مەدام بۆڤاری و هاری پۆتەر و چەندانی تر. تەنها لە بەریتانیا لە یەک ساڵدا زیاتر لە 100,000 دانە ڕۆمان بڵاو دەبێتەوە، هەندێکیان نوێن، هەندێکیانش ئەوانەی دووبارە و سێبارە چاپ دەکرێنەوە.
بە تایبەت ئێستا بەهۆی دیجیتالیشەوە وەکو ئیبوک بڵاو دەبنەوە بازاریان زۆر بەرفراوانترە